بینەرانی بەڕێز هەموو کاتێکتان شاد جارێکی دیکە لە دیدارێکی تر و لە هەفەیڤینێکی نوێ لە بەغدای پایتەختی عێراقەوە لەگەڵتانین. هەفەیڤینی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز عەبدولحوسێن عەبتان وەزیری پێشووتر و سەرۆکی کوتلەی ئیقتیدار و وەتانە. دەمانەوێت قسە لەسەر هەڵبژاردنەکان لەسەر داهاتووی عێراق، پێکێنانی حکوومەت و شێوازی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا چۆن دەبێت، هەروەها چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هات. بەڕێز عەبدولحوسێن سڵاوت لێبێت، وەزیری پێشووتر و سەرۆکی فراکسیۆنی ئیقتیدار وەتان. بەخێر بێنەوە، جێگەی خۆشحاڵیمە. سپاس بۆ ئەم دەرفەتە و ئەم چاوپێکەوتنە. بەم پرسیارە دەست پێ بکەین. ئێوە ئەندامی ئەنجومەنی باڵای ئیسلامی بوون، جیابوونەوە و فراکسیۆنی ئیقتیدار وەتەنتان پێکێنا. ئایا هۆکارەکەی چی بوو؟ ئایا دەم و چاوە کۆنەکان، شێوازی فەرمانڕەوایەتی ئەوان ئێستا جێگەی قبوڵکردن نییە؟ دەتانەوێت گۆڕانکاری بکەن؟ زۆر سپاس بۆ بینەرانتان، بە تایبەت هەرێمی کوردستانی خۆشەویست. بەدڵیایەوە وەک ئاگادارن جۆڵەی سیاسی و کارکردن لە شوێنە جیاوازەکان، هەروەها ئەزمموی دوای 2003 تا ئێستا هەموو لانە سیاسەکان ئەزمموی جێجیان بینی. هەندێک جار ئەزمموی سەرکەوتوو بوون، لە هەندێکیشیاندا شکست خواردوو بوون. هەر یەکێک لە ئێمە بیرۆڕای تایبەتی خۆی هەیە. لە ژوورە داخراوەکان دەخرانە ڕوو لەبارەی ئیدارەدانی وڵات و تێپەڕاندنی قەیرانەکان و پەیوەندیە سیاسیەکان و گەشە پێدان و هەموو شتێک. هەندێک جار خۆت لە بەردەم واقعێکی دیارێکراو دەبینیەوە، نەدەتوانی لە کاروانەکە بەردەوام بیت، بڕات بە ڕوانینەکان نەبوو، بۆیە دەبوایان بمێنیتەوە و دژایەتی بکەیت، یان بمێنیتەوە و ڕای خۆت نەبێت، یان ڕێگەیەکی دیکە بگریتە بەر و ڕوانینی خۆت بۆ داهاتوو بخەیتە ڕوو. ئەمە ئەوە بوو کە من گرتمە بەر. ئیقتیدار وەتەنم پێکێرە لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی شارەزا و گەنجان، ئەوانەی لە ئەزممونەکانی ڕابردوو لەگەڵمان بوون، نەوەک تەنیا لە وەزارەتی وەرزش و لاوان، بەڵکو لە پارێزگای نەجەفیشەوە کاتێک من جێگری پارێزگار بووم. دیدگابینی خۆمان بۆ ئیدارەدانی دەوڵەت هەیە، هەروەها لەبارەی ئەوەی گەل و وڵات چی پێویستە، بەتایبەت لەم قۆناغە کە بە قۆناغێکی ئەستیار دادەرێت. گەلی عێراق بەدەست چەندین کێشەوە دەناڵێنێت کە دەڵێن گەلی عێراق مەبەستم هەر لە باکوورە تا باشوور، لە زاخۆ تا فاو، بۆیە پێویستمان بە ڕێگەی نوێ هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم قەیرانانە. باشە، نەوەی کۆن ڕێگەتان پێدەدات، ڕێگەی گۆڕانکاری بەنەوەی نوێ دەدات؟ لەگەڵ ڕێزم بۆ هەمووان، کاری سیاسی ئەوانەیە ڕێگە بدەیت و نەدەیت، لانێگەل بڕیار لەمە بدات یان سندوقەکانی دەنگدان. ئەمە یەک. دوو، بە گوێرەی زانیاری تایبەت و وردی من، هەموو ئەوانەی کۆن یان سیاسیەکانی پێشوو گەیشتونەوە بڕوایی بەم شێوەیە و بە شێوازی کۆن ئیدارەدانی وڵات ناکرێت. لەوانەیە سیستمی سیاسی بپارێزێت بۆ خۆراخی داهاتوو، لەوانەیە تا خولی داهاتوو. ئەمە بەڕای من. هەندێکیان دەڵێن تا ماوەیەکی زیاتریش دەتوانین پارێزگاری لێ بکەین، خەڵک هەر برسی بێت، کێشەی ئەمنی و خزمەتگوزاری هەبێت، گەندەڵی بەرە بڵاو بێت و چەندین قەیرانی دیکە هەبێت، بە دڵنیاییەوە سیستمی سیاسی بەردەوام نابێت. تێبینیم کە پێش 2 ساڵ چی لە بەغدا و زۆربەی پارێزگاکان ڕۆیدا لە سەرهەڵدانی خۆپیشاندان کە هەندێک بە ئاژاوە گێڕناویان. منیش بە دووری نازانم دەست لە پشتدان هەبوو بێت، بەڵام زۆرینی ئەو گەنجانەی خۆپیشاندانیان کرد داوای ژیانێکی شکۆمەندانە و وڵاتێکی پێشکەوتویان دەکرد. کاتێک گویان بۆ نەگیرا و
قەیرانەکان بەردەوام بوون خەڵکاتە سەر شەقا ئێستا خەڵک چاودێری دەکات بزانێت دوای هەڵبژاردن چی ڕۆدەدات ئەگەر دیمەنێکی سیاسی و حکوومەتێکی بەهێز و ڕاستگۆ ببینن کە مۆرۆیانە مامەڵە دەکات و سەرکەوتوو بێت لە چارەسەرکردنی قەیرانەکان لەوانەیە ئەمە سیستمی سیاسی بپارێزێت و ماوەکە درێژ بێت بەڵام ئەگەر حاڵەتەکە هەر بەم شێوەیە بێت بەڕای من ئەستەمە سیستمە بەردەوام بێت بابەتەکەەوە نییە ڕێگە دەدەن یان نا گەل ڕێگە بە هیچیان نادات بەردەوامن هي ليست قضية يسمحون أو لا يسمحون قد الشعب لا يسمح للجميع بالاستمرار بس أستاذ عبد الحسين ببورە بەڕێز عەبدولحسێن بەڵام نەوەی کۆن چەک و پارەیان بەدەستەوەیە با بڵێن میلیشایان هەیە ئێوە نیتە نیمە من گەلم لە پشتە چۆن هەر تۆ نا ئەوان مەبەستم هەریەوە نییە بەڵێ ڕوونە بەڵام تەمەنی چەک و میدیای وەک دەوترێت زۆر ناژان بەڵێنە درۆینەکان تەنانەت چەکیش نەیتوانیوە سیستمە سیاسیەکان بپارێزێت هەرچەند دیکتاتۆریش بوو بن بەڕێزت دەزانیت بە درێژایی مێژوو جیهان چەندین دیکتاتۆری بەخۆبینی بەڵام بەردەوام نەبوون ئەو ڕژێمانەی دەیانەوێت بەردەوام بن دەبێت لە لایەن گەلەکانیانەوە پشتیوانی بکرێن گەلانیش کەی پشتیوانی لە سیستمە سیاسیەکان دەکەن کاتێک ڕێز لێگیراو بێت و داواکاریەکانی جێبەجێ بکرێت ترى نفسها في مكان الاحترام والتقدير وأيضا تلبى احتياجاتها حەز بکات وڵاتەکەی لە گەشەکردن و پێشکەوتندا ازدهار وتطور مستمر لەم حاڵەتەدا گەل پارێزگاری لە سیستمی سیاسی دەکات النظام السياسي بەڵام چەک خلينا نرجع على صدام حسين با بگەڕێینەوە بۆ سەدام حوسێن 3 ملیۆن سەرباز قمعية دامەزراوەی داپڵۆسێنەری ئەمنی جیاجیا جيش القدس جێیشی قودس و شعبی هاوڵگری و ئاسایش ئەمنی تایبەتی بەڵام ئەنجامەکەی چی بوو باشە شنو النتيجة كانت؟ واتە بەڕێی بەڕێزت اقتیدار وەتەن چەند کورسی بەدەست دێنێت الاقتدار والتنمية في أحد الأصدقاء بتصورك يعني بەڕای تۆ نكتة بسيطة في أحد ئێستا با نوکتەیەکی سادت بۆ باس بکەم یەکێک لە هاوڕێکانم دەڵێت کاتێک قسە لەگەڵ سەرێک فراکسیۆنەکان قسە دەکەم و پێیان دەڵێم چەند کورسی بەدەست دێن و دۆخیەوە دوای هەڵبژاردن چۆن دەبێت کاتێ ژمارەکان کۆ دەکەمەوە ژمارەی کورسیەکانی پەرلەمان دەگاتە 1000 نەوەک 362 کورسی 329 لە ڕاستیدا نامەوێت ژمارە بخەمە ڕوو بەڵام دەتوانم بڵێم ئێمە لە دۆخێکی باشداین ڕکابەری بەهێزین لە چەندین بازنەدا نەوەک تەنیا لە بەغدا و باشوور تەنانەت لە پارێزگاکانی دیکەش لە مووسڵ باشین هەرچەندە کاندیدمان کەمە بەڵام سوپاس بۆ خوا لە پێگەی ڕکابەری داین لە سەلاحەدین و دیالە و هەروەها بەغداش جا بە باسی ژمارە نەکەم دووسیش نییە باسی بکەم بەڵام لەو بڕواایەدا مفاجعە دەبێت لە هەڵبژاردننی داهاتوو لكن أعتقد ستكون هنالك مفاجأة في الانتخابات النهائية القادمة. باشە بەڕێز عەبدولحسێن ئایا فراکسیۆنە گەورەکان بە ئەگەڕێنەوە بۆ پرسیارە بە ئەنجامی هەڵبژاردن ڕازی دەبن قبولی دەکەن فراکسیۆنە بچووکەکان وەک ئێوە سەر بکەون ئەگەر قبولی نەکەن چی ڕوودەدات ئەگەر قبولی نەکەن چی ڕوودەدات ما قبولی دەکەن دۆخی عراق بە شێوەیەکە بەڕێز عەبدولحسێن ببوورە بە سەراحەت پێت بڵێم لێ چووکە لە ئێستاوە دەڵێن سەرۆکایەتی وەزیران بۆ ئێمەیە عامری و مالیکیش هەروە دەڵێن چی دەڵێ لەم بارەیەوە نا من ناوی دەنێم جۆشدانی هەڵبژاردن با تێکەڵی هەڵوێستی سیاسی نەکەین ئەمڕۆ لایەنی سیاسی گەورەکان شارەزان و ئەم وردەکاریانە دەزانن لایەنە سیاسیەکان تەنانەت کەسانی سربەخۆش کاتێک دەچنە هەڵبژاردنەوە ڕوانینی خۆیان بۆ ئیدارەدانی وڵات هەیە لە قۆناغی داهاتوودا
هەروەها پەیامی ئەرێنی بۆ دەرەوە و ناوخۆ دەدات بە تایبەت بۆ ناوخۆی وڵات و گەلەکەی. هیچی بڵێت خۆ ناڵێت دەبینەوە ئۆپۆزیسیۆن بە دڵنیاییەوە دەڵێن بەشداری حکومەت دەبین و لە لوتکەی حکومەتی شەوە دەبین. ئەمە شتێکی ئاساییە تاکو و پێگەی خۆی باڵبژاردن بەهێز بکات. دواتر هەمووان دەڵێن کاری ئێمە دەکەوێتە سەراستی قەبارەی حیزبەکەم، بەڵام ئەوە دەڵێن کە فلانە کەس گونجاو بۆ سەرۆکاتی حکومەت. ئەمە هەڵە نییە، کاریگەریشی بە سەردوای هەڵبژارنەوە نابێت. لەوانەیە هەندێک لایەن هەبن زیاتر شارەزای هەڵبژاردن بن و دەنگی زیاتر بەدەست بێن، بەڵام پۆستی سەرۆکوەزیریانیان پێ نەدرێت و ببنە ئۆپۆزیسیۆن وەک لە ڕابردوو ڕوویداوە، یان لەوانەیە وەزارەت و دەستە و پۆستی دیکە وەربگرن. بۆیە بەڕای من جارێ زووە باسییان بابەتە بکەین. هەمووان ئێستا چاوەڕێن بزانن چی لەم هەڵبژاردنە دەکەوێتەوە. ئەم هەڵبژاردنە جیاوازە لەوانی پێش و ئێمە 5 یان 4 هەڵبژاردنمان کردووە، بەڵام بەڕای من ئەمایان جیاوازی زۆری هەیە. با دڵنیاییشەوە ئەنجامەکانیشی چاوەڕوانەکراو دەبن. لێشت ناشارمەوە زۆربەی فراکسیۆنە گەورەکان چاوەڕی لە دایکبوونی نوێ دەکەن، چاوەڕێ بزانن دوایی هەڵبژاردن چی بەسەر فراکسیۆنە گەورە و بچووکەکاندا دێت. ماذا سيحصل للكتل السياسية سواء الكبيرة أو الصغيرة. طيب باشا بەڕێز عەبدولحوسێن بەڕای تۆ تێڕوانینی لایەنە شیعەکان بۆ پەرلەمان و حکوومەت گۆڕاوە ئەو نەوەی کۆن دەڵێم من الرعيل الأول. لا شوف الشيء ئەوەی پلەی دڵیام لایەنە سیاسیەکان وصلت إلى گەیشتونەتە يعني قناعة ئەو بڕوایی دەبێت أن في لە قۆناغی داهاتوودا حکوومەتێکی بەهێز هەبێت، حکوومەتێکی بەهێز بتوانێت. حکوومەتێک من دوشتم پێشتر گوت ئەگەر سەرنجە دابێت گوتم دەبێت حکوومەتێکی مرۆیانەی ڕاستەقی نەبێت، واتە بەجانێکی مرۆیانی بەرز مامەڵە لەگەڵ گەل بکات، هەروەها لەگەڵ هەموو دۆسیەکان و ڕووداوەکان ڕازگۆش بێت، درۆ نەکات، بڵێنی درۆی نەش نەدات. لە ڕێگەی فەیسبوک و میدیای زۆر ناژەن و بەیاننامەی بۆشەوە خەڵک هەڵ نەخەڵەتێنێت، بە مانای وشە ڕازگۆ بێت. هەروەها دەستوو بر بکات لە کارەکان، ئەزمموی هەبێت لە چارەسەرکردنی قەیرانەکان، عێراق لەم قەیرانانە ڕزگار بکات. دەربێت لە سەرجەم بوارەکاندا وەڵامدارەوەی داخوازیەکانی گەلی عێراق بێت و چارەسەری کێشەکان بکات. في كثير من المفاصل بالنسبة للشعب العراقي لابد من تلبية طموحاته وآماله وحل المشكلات اللي يعاني منها. إذا حصلنا هيك شيء على هيك حكومة ئەگەر حکومەتێکی ئەومان هەبوو بە دڵنیاییەوە یان بە بگەڕێنەوە سەر پرسیارەکەت. زۆرێک لەو بڕایدان بە سیاسە کۆنەکانیشەوە پێویستە ئەنجامی هەڵبژارنەکان جا بە هەر شێوەیەک بێت، پێویستە حکومەتێکی بەهێز ڕازگۆ خزمەتگوزار و مرۆیانە بێتەکایەوە بۆ جێگیرتنی سیستمی سیاسی، ئەگەنا تووشی کێشەی گەورە دەبینەوە. باشە بەڕێز عەبدولحوسێن بەڕای تۆ باشترین ڕێگە بۆ مامەڵەکردن لەگەڵ هەرێم کامەیە یان گونجاوترین پەیوەندی نێوان هەرێم و بەغدا چییە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغدا و هەرێم؟ المشاكل الموجودة بين الإقليم هەندێک پرەنسیپی جێگیر لە عێراقن، پێویستە هەمووان ڕێزی لێ بگرن. بەڕای من ئەمڕۆ زۆربەی سیاسیەکان بەتایبەتەوانەی ئێستا لە دەسەڵاتن جاچێوانی کوردستانیان بەختە دەستورەکەی و ڕێز لێ ژیراوە سەرڕایبوونی چەند تێبینیەک کە دوای پەسەندکردنی دەستور دەرکەوتن و بە پێویست زانرا هەموار بکرێتەوە. هەندێک لە بڕگەکان لەگەڵ ئەوەشدا هەمووان دەڵێن دەبێت ڕێز لە دەستور بگیرێت. لە لایەکی دیکەوە چەند یاسایەکەیە کە یاسای فیدراڵین دەبێت لەلایەن هەمووانەوە ڕێزیان لێ بگیرێت بە عەرەب و کورد و هەموو ئەوانەی دیکە. هەروەها ئارامی لە مامەڵەکردن لەگەڵ یەکتر کەمێک
پێش ئێستا گوتم ڕاستگۆی و مرۆیانە بە ئارامی مامەڵەکردن لەگەڵ دۆستیەکان جیاوازی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی نییە. هەندێک سامان هەیە لە وڵات پێویستی بە شەڕ و کوشتن نییە. بەم شێوەیە کۆتایی نایەت، دەبێتە هۆکاری دەستێوەردانی دەرەکیش. خۆمان وەک عێراقی لاواز دەکەین، دەبێت ئەمە بە عەقڵ و ئارامی و لە ژێر چەتری دەستور و یاساکان چارەسەری کێشەکانمان بکەین. ئەمڕۆ نەبێت سبەی بەڵێ من لەگەڵ کۆتاییکی ئاڵۆز نیم، دەبێت چارەسەر بدۆزرێتەوە. ئەمەش ڕێگەی بەردەوامیدان بە گفتوگۆی هێمن و ئارام و ڕوونەوە دەبێت و دوجار گەیشتن بە ڕێکەوتن و پابەندبوونی هەموو لایەک. خاڵی دووەم بۆ تەنیا هەرێمی کوردستان کێشەی لەگەڵ بەغدا و حکوومەتی فدراڵی هەیە. بە نمونە حکوومەتی خۆجەی بەسڕە کێشەی لەگەڵ حکوومەتی فدراڵی لە بەغدا نیە. ئەوی شێتی کێشەکان بەردەوام زەق دەبنەوە، بە تایبەت لە بواری پرۆژە خزمەتگوزاریەکان، سەرچاوە سروشتیەکان و پەترۆ دۆلار و چەندین کێشەی دیکە. جا چارەسەری ئەم کێشانە چییە و چۆن دەتوانرێت بگەینە ئەنجام و دەست بە بنیادنانەوەی وڵات بکەین و گەل دڵخۆش بکەین. نابێت ئەمڕۆ هەرێمی کوردستان لە نەخشەی عێراق دەرکەین یان بڵێن بەسڕە لە نەخشەدانیە. هەموو هاوڵاتیەک لەو ناوچانە عێراقین. ڕاستە ئەمە کوردە، ئەمە تورکمانە، ئەمە سوننیە، ئەمە شیعەیە و ئەمە مەسیحیە. ئەمە شتێکی عیبە و کەم و کوڕی نییە، شتێکی باشە ئەم جۆرە فرێمان لە هەموو شتێکە بێت، بەڵام لەژێر چەتری عێراق و هەمومانێکین. بۆیە ڕەوا و مانتەق نییە پەنا ببینە بەری یەکتر تۆمەتبارکردن و هەڕەشە و ئاڵۆسڕکردن، بەڵکو دەبێت هەمیشە ڕێز لە دەستور و یاساکان بگرین و پەنا بۆ مێزی گفتوگۆ ببین. باشە بەڕێزە عەبدولحوسێن، ئەمە پرسیاری من نییە، پرسیاری هاوڵاتێکی کووردە. فەرمانبەرێک کرێکارێکی کووردە لە کوردستان ئایا لە داهاتووشدا بەشە بودجەی هەرێم دەبڕدرێت هەروەکو پێشوو؟ یعنی ئەوە ڕوونادات کە بودجە ببڕێت؟ نا من ناوی نانێم بڕێم. أنا أقول عليها صعب. أنا وياك زملاء بالبرلمان. من و تۆ لە پەرلەمان هاوڕێ بووین بە بەگەڕینەوە 12 ساڵ پێش ئێستا لە 2010ەوە ئێمە بەیەکەوە بووین، بەڵام با بگەڕینەوە بۆ 2006 و 2008 و تا ئەمڕۆ. چارخۆری پەرلەمانی لە چەند بڕیار و پرۆژە یاسای لەم جۆرە کۆمەڵێک لە دژی کۆمەڵێکی دیکە دەنگیانداوە. جا بڕیاری چارە نووساز نەوەک بڕیاری دیکە کە خۆتان دەزانن هەندێک بڕیار هەن چارە نووساز نین. لەوێنەی یاسای بودجە نەوت و غاز، یاسای حەشتی شعبی مادەی 140 ما صار اختلاف على فقط اثنين. أنا اللي بالي صحح لي ناکۆکی لەو بارەوە نەبوو، تەنیا دوو کەس بەبیرمە لە کاتی پەسەندکردنی بودجای یەکێک لە ساڵەکان لەوانەیە لە حکوومەتەکەی عەبادی بوو بێت، هەروەها یاسای حەشتی شعبیش برانی کورد دەنگیان بۆ نەدا. ئێمە کاتێک باس لە بوارەکانی ناکۆکی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی دەکەین، لەسەر 198 کۆچین و لەسەر 102 ناکۆچین. ئەمە لە هەموو کاروانی مێژووی پێکەوەیمان، بۆی ئەمە بەڵانیە دەکرێت بە هێمنی چارەسەر بکرێت. أنا أرجع وأقول إلى نفس الكلام. من دەگەڕێمەوە سەر ئەو قسەی پێشتر گوتم، ڕاستگۆی و مرۆییانە. إذا متوفرة ئەگەر ئەمانە هەبوون متمانە داگەڕێتەوە نێوانمان. والحوار لە ڕێگەی گفتوگۆشەوە دەگەینە چارەسەر بۆ کێشەکان، چونکە ناکرێت ڕۆڵەکانی یەک وڵات بە بێ متمانەیی
مامەڵە لەگەڵ یەکتر بکەن و بە زمانی شەڕ و بایکۆتکردن قسە بکەین. ئەمە چارەسەر نییە. ئەگەر باسی بوجە و موچەی فەرمانبەرانی هەرێم بکەین دەڵێم تەنیا یەک جار ئەمە ڕووی داوە لە 20 ساڵتا یەک جار بڕیاری بڕینی موچە درراوە. ڕاستە لە یاسای بوجەدا مادەی جێناکۆکە بووە نەوەک لە سەرکۆی یاساکە بەڵکو چەند مادەیەک ئەمەش شتێکی یاساویە. من ئاگام لێیە برایان لە هەرێمی کوردستان کە زۆربیان هاوڕێمانن هەمیشە دەڵێن پابندین بە دەستور و یاساکانەوە جا کە دەستور ڕۆژێک لە ڕۆژان ڕێگەی بە فراکسیۆنێک داوە دژی پرۆژە یاسایەک بۆستێتەوە ئەمە کۆتایی دنیا نییە. دەبێت ڕێز لە بڕیارێک بگیرێت کە بە زۆرینەت تێدەپەڕێنرێت. لە ڕووی ئەخلاقیەوە ئەوە بۆتە باو کە لە عێراق لە نێوان سەرجەم پێکاتەکان یەکتری پشتگوێ نەخەین لە یاسا گرنگەکان دادەنیشین و گفتوگۆ دەکەین لەسەر شێوازێک ڕێ دەکەوین کە مای ڕەزامەندی هەمووان بێت و دواتر دەنگی لەسەر دەدەین. يعني يرضى بها الجميع ونذهب نتوكل على يعني نتوكل بالتصويت. هذا هو. باشە پرسیارەکەم لەبارەی چوونە دەرەوەی هێزەکانی بیانیە لە عێراق. جا هێزەکانی ئەمریکا یان هاوپەیمانان بێ باشە ئەی هێزەکانی تورکیا کە بە قوڵای 15 بۆ 20 کیلۆمەتر هاتوونەتە ناو عێراقەوە لەو لاشەوە ئێران گوندەکانی سنوور بۆردومان دەکات. هەندێک جاریش دێنە ناو هەرێمی کوردستان کە بەشەکە لە عێراق. باشە چارەسەر بۆ ئەمە چییە؟ وەڵامی ئەم پرسیارە چەند کاتژمێرێکی دەوێت با پێشێکێک بۆ وەڵامدانەوە باسکە. ئەگەر ئێمە عێراقی بمانەوێت دژی هاتنی سوپای بیانی بۆ ناو وڵات بۆستینەوە دەبێت گەلەکەمان دڵخۆش بکەین دەبێت لە ناوخۆوە شکۆی وڵات بژێڕینەوە. ئەمەش ڕێگەی کاری باش و بەدەستێنانی خۆشەویستی گەل بە دڵخۆشکردن و پێشەشکردنی خزمەتگوزاری و ژیانێکی شایستە بۆی حکومەت پاڵپشتێکی ناوخۆی هەبێت کە ناوی گەلە. ئەمە بە پلەی یەکەم. بە پلەی دوم با لە ناوهێنا دوورکەومەوە هێزەکانی ئەمریکا هێزەکانی تورکیا ئەم بابەتە لێکدانەوەی زۆر هەڵدەگرێت و من نامێت دەولایەنە وەڵام بدەمەوە. بەڕای من بوونی هەر سەربازێکی بیانی ناسەقامگیری دروست دەکات. هەر سەربازێکی بیانی هو يولد حالة عدم استقرار. أي جندي أجنبي أنت تعرف يعني تۆ دەزانیت هەمیشە فێرکراوین کە کێشەکان وەک خۆی باس بکەین نا زیاد و نەکەم توێژینەوەکەت ورد بێت و ئەنجامەکەشی وەک دەگوترێت زۆر ورد بێت. جا بە وردی باسی بکەم. هەر سەربازێکی بیانی لە هەر بستێکی خاشی عێراق باواتای ناڕازیبوونی چەند وڵاتێکی دراوسێ یان وڵاتانی دیکە دێت با بڵین هەرێمی و نێودەوڵەتی. بە نمونە با بڵین کوردستان سەربازی ئێرانی لەخۆ گرتو با دڵنیایە و پارێزگاکانی دیکە ئەمە بە کێشە دەزانن لەوانێ ناڕەزایەتی و زیاتریشی لێ بکەوێتەوە. سەرنجام پەرجەکرداری لێ دەکەوێتەوە لە ناوخۆ وڵاتانی دیکەشەوە. بە پێچەوانشەوە ڕاستە بۆیە بوونی هەر سەربازێکی بیانی لە عێراق دەبێتە هۆی نەساقامگیری و ڕێگری لە کەشە پێدان و بنیادنان دەکات. ئەمە ڕاستیە. هەندێک کەس و لایەن دەیانەوێت ئەمە بۆ مەبەستێکی دیکە بخۆستەوە سەرنج دەخەنە سەر بەشێکی بابەتەکە دەڵێن بوونی ئێران کێشەیە بەڵام بوونی ئەمریکا کێشە نییە یان بە پێچەوانەوە یان دەڵێن تووڕەخەینە بەڵام ئەوی دیکە نا. ئەگەر دەتانەوێت عێراق سەقامگیر بێت نابێت هیچ سەربازێکی بیانی لە ناو عێراقە بێت. سوپای عێراق چێتی؟ هێزەکانی پێشمەرگە لە باکوور هەن، حەشدی شعبی و وەزارەتی بەرگریمان هەیە و
گەنج و سەربازی ئازامان هەیە و هەروەها وەزارەتی ناوخۆش سبەی ئەگەر تووشی شەڕێک بین لاوانێ بتوانین ملیۆنان گەنج ئامادە بکەین بۆ بەرگری لە وڵاتەکەمان پێویستمان بە کەس نییە ئەمە خاڵی دووەم بوو سێم دیسان دەگەڕێمەوە دەڵێم ئێمە لە پەرلەمان بووین ئایا دەنگدان لەسەر یاسایەک ئەگەر جێی مشت و مڕ بێت بەڵام زۆرینەی هێنا یاسای یاننا یاسایە ئێستا لە ڕووی دەستور و یاساوە ئەگەر 170 یان 180 زیاتری ئەندامان جا لە یەک پێکاتە بنیان تێکەڵاو دەنگیان بە یاسایەکدا ئەوە پێویستە لایەنەکانی دیکە پابەندی بن هەرچەند دژیشی بێت بەڵام دەبێت پابەند بێت بۆیە بەڕای من دەبێت سەرجەم هێزە بیانیەکان بچنە دەرەوە تا عراق سەخامگیر بێت ويفترض أن يصدر قانون بكل آن من وجهة نظر بوجود كل القوات الأجنبية طيب. حتى يستقل العراق. أوكي. أستاذ بەڕێز عەبدولحسێن عەبتان وەزیری پێشووتر و سەرۆکی فراکسیۆنی اقتیدار وەتەن زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و سازانی ئەم چاو پێکەوتنە هیوای سەرکەوتنت بۆ دەخوازی. سپاس بۆیەوە. بینەرانی بەڕێز دیداری و هەفەیبینی ئەم جارەشمان لەگەڵ بەڕێز عەبدولحسێن عەبتان وەزیری پێشووتر و سەرۆکی کوتلەی اقتیدار وەتەن لێرەدا کۆتایی هات تا دیدارێکی تر و هەفەیبینێکی نوێ شاد و بەختەوەر بن.